ئەگەر هەتا یەکی دوو نەگەینە ڕێککەوتن زەحمەتی دروستەکە بۆی هەڵبژارنەکان لە کاتی خۆیان بکرێت بۆ کۆمسیۆنی کە ئێستا هەیە و هیوادارین هیچ فراکسیۆنێک بیرەوە نەکاتەوە کە کۆسب بۆ دروستکردنەوەی کۆمسیۆن دروستکە لەسەر یاسای هەڵبژارنیش بە هەمان شێوەیە ئێمە داوامان کرد چکە سێمە لەفن پێکەوەی دەستورە یاسای هەڵبژارنە کۆمسیۆنە بەشێک لە فراکسیۆنە بەڕێزەکان پێیان وایە بێم یاسای هەموار بکرێت بەشێک لەگەڵ فرەبازنە یا بەشێک لەگەڵ هێشتنەوەتی وەکو خۆی ئەمەش دیسان بۆ لایەنە فراکسیۆنەکانمان بەجێشتۆ بابەتی یاسای هەڵبژاردن تەبیعەتێکی دەستوری هەیە تۆ ناتوانانی تەنها فراکسیۆنێک ڕای خۆی بسەپێنێتە سەر لایەنەکەی تر بۆ ئێمە لەگەڵ ئەوان لەسەر یاسای هەڵبژاردن لەوێش تەوافق بکرێت بەڵام ئێستا یاسایەکمانەیە کە پێڵێن یاسای هەڵبژاردنەوەتە فەراغی قانونی یاسای هەڵبژاردنمان نییە بەڵام فەراغی قانونی کۆمسیۆنمان هەیە ئێمە لێتان ناشارینەوە فراکسیۆنەکانی پەرلەمان و پەرلەمان بەدەر نییە لەو دۆخە سیاسی کە هەیە بۆیە ئێمە هانی هێزە سیاسەکانیشمان ناوە هەوڵیشمان ناوە نامەوێت لێرە هەموو نهێنیەکیش بڵێم سەرۆکایەتی پەرلەمان ڕۆڵی هەبوو لەوەی کە مەکتەب سیاسیەکان تا حدێک مەسەلەن نزیکتر ببنەوە بەوەی زەمینە سازی بکرێت گفتوگوی لەسەر بکرێت بێگومان هەر جۆرە نزیک بوونەوەیەک هەر جۆرە کۆبوونەوەیکی لایەنەکان تێگەیشتن لەسەر بنەمای هاوبەش نزیک بوونەوەیان کاریگەریەکی زۆر پۆزتیڤ لەسەر دۆخی فراکسیۆنەکان دۆخی پەرلەمانیش نابێت دەرەنجامی هەبوو ئەوەندەی ئێمە ئاگاداربین لەگەڵ برادرانی خۆمان لەگەڵ برادرانی کێتیش قسەم کردبێ شێوە تێگەشتێکی هاوبەش هەیە بۆ تعریفی ئەو قۆناغی کە ئێستا خەڵکی کوردستانی تایە شێوە تێگەشتێکی هاوبەشەیە بۆی چۆنەتی مامە لەگەڵ دۆخی بەغداکەین تێگەشتێکی هاوبەشەیە بەوەی کە لایەنە سیاسەکان پێکەوە بن ڕەنگە لەسەر میکانیزمەکان ڕاو بۆ چۆنی جیاوازە بێ ئەمەشیان هێشتوتەوە بۆ ئەوەی وەبزان تقریبان 4 لیژنە دروستەکرێت لە هەردوولا لیژنەیەک تایبەت بە ئامادەکردنی وەرەقەیەکی هاوبەش بۆ بەغدا لیژنەیەکی هاوبەش بۆ پۆستەکان لە بەغدا لیژنەیەک بۆ دۆخی کۆمسیۆن و دەستور و یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لیژنەیەکیش بۆ یارمەتیدانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هەڕەشە ئەمنیانی لە سەرەڵدانەوەی داعش و ناوچە کوردستانەکانی